سڵاو بینەرانەی هێژە سپاسان دەکەین بۆ تەماشاکردنی بەرنامەی کورد کۆنێکشن لە دەنجی ئەمریکا و هەروەها ماڵپەڕی کەناڵی NRT من محتەبەر شێروانیم و از داخل شموهی وین دم خوش جوارا دخوازم د برنامه ایرودا شر داعش و کاریگری لسر آبوری هرمی گلو ایران چه رولی د پشوچون هرمی دا و شر داعش دا دبینا خورتکی کرد له هولندا بر بجاره ببا نوینری خورتان لنتوین اگرتی لی ام بزانن لجیهانی چه دبا سەرەڕای هەڕەشەی هێرشەکانی تووڕەوسونەکان بە سەدان هەزار لە شیعەکان بە بۆنەی یادی عاشورە لە شاری پیرۆزیان کەربەلا کۆبوونەتەوە. ده هەڵبژارتنên demê nîvê de Amerîkî îro wê biryarê bidin ka demokrat yan komarî kontrola kongresê bikin li 2 salên gera dawiya serokatiya Barack Obama. کاربەدەستانی مکسیک دەڵێن کاربەدەستێکی باڵای ئاسایشی وڵات لەگەڵ هاوسەرەکەی لە باکووری وڵات تەقەیان لێکراوە و کوژراون. سلاوین دووبارە گەلی تەماشەوانên هێژە دەگەڵ سەڵڤەگەڕا ئاشورا یا شیعەیان کوپتر دبنا ئارمانجا هێریشên dewlet îslamiye li Iraqê karbedest dibêjin vê komalê pitir ji 300 endamên êla Elbûnemir ya Erebên Sunnî yên Iraqê li enbar kuştine. Şarezayên pirsên Rojhilata navîn bawer dikin ku ev milîtanên Sunnî wê bidû her kesekî bikevin çekî li dijî wan bilind bike. سەدەها هەزار لە ئیماندارە شیعەکان لە شاری پیرۆزی کەربەلا ئەمڕۆ گرد بوونەوە بۆ سەسکردنی مەراسیمی عاشورا سەرەڕای هەڕەشەی هێرشەکانی توندڕەوە سونەکان. بەدەیان هەزار هێزەکانی ئاسایشی عێراقی بڵاو کراونەتەوە بۆ پاراستنی شیعەکان ئەوانەی یادی کوشتنی حوسەینی کچەزای پێغەمبەر محەممەد دەکەنەوە لە سەدەی حەوتدا کە شیعەکان بە یەکێک لە هەرە کەسایەتی پیرۆزەکانیان دایدەنێن و کوشت نەکەشی تشک دەخاتە سەر فیتنەی نێوان مسلمانە شیعە و سونەکان. ملیتانە توندڕەوەکانی سونەی گروپی دەوڵەتی ئیسلامی بەرپرسیارەتیان لە کوشتنی ئەو شیعانە ڕاگەیاندووە کە بۆ ئامادەبوون لە ئاشورا بەرەو کەربەلا بەڕێکەوتبوون کە لە ڕۆژی یەکشەممەدا 23 کەس بوونە قوربانی 2 تەقینەوەی بۆمب لە بەغدای پایتەخت. لەمدەمی گروپی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش هەڕەشەیەکی ئاشکرایە بۆ سەر شیعەکان بەڵام لەم دوایەشدا گروپەکە تەکتیکەکانی گۆڕیوە بە جۆرێک کە سونەکانیشی کردۆتە ئامانج ئەوانەی پشتیوانی حکوومەت دەکەن. گروپەکە لە ڕۆژی دووشەممەدا 36 پیا و ژن و منداڵی عشیرەتێکی سونەکانی کردە ئامانج و بە بەرچاوی خەڵقەوە یەکە بە یەکە تەقەی لێکردن. ئەم قەتڵ العامەی عشیرەتی ئەلبوونمر لە گوندی ڕەئسلمە لە باکووری ڕوومادی پایتەختی پارێزگای ئەنبار بەڕێوەچوو. تا ئێستا بەلایەن کەم 300 ئەندامی هەمان عشیرەتەکە کە ژن و منداڵیان لە نێواندا بوو بەو شیوە درندانایە بە بەرچاوی خەڵقەوە لەلایەن گروپی بەناو دەوڵەتی ئیسلامی کۆمەڵکوژی کراون. شیکەران پێیان وایە گروپەکە هەوڵ دەدات تۆڵە بکاتەوە لەو خێڵ و عشیرەتانەی کە پشتیوانی هێزەکانی ئاسایشی عێراق و پێشتریش هێزەکانی ئەمریکایان کردبوو. هاوکات لە واشنگتن جین ساکی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا گوتی کۆمەڵکوژی عشیرەتی ئەلبوونمر و هێرشەکانی تر بۆ سەر ئیماندارە شیعەکان دووبارە دەیسەلمێنێت کە گروپی دەوڵەتی ئیسلامی هیچ شتێک جگە لە ئایدۆلۆژیای چەوت ناگرنەوە. و گوتی ئەم هێرشانە بەڵگەی ترن لەسەر ئەوەی بۆچی پێویستە هاوکارانی هاوپەیمانەکەمان عێراقیەکانیش لە هەموو پێکاتە جیاوازەکانیش لەخۆ بگرن تا پێکەوە کار بکەن لە پێناوی لە ناوبردننی ئەو تیرۆرستانە. شایان پاشا بەشی کوردی دەنی ئەمریکا. و بەرنامەی کورد کۆنێکشنە دەخیل خۆ دەزانی بەو چەند ڕۆژەی دوایی بە تایبەتی سرنجەشی زۆر خستراوەتە ئەو کۆمەڵکوژیانەی کە گروپی تروریستی داعش دەیکەن و ئەو بەردەوامی ئەو شەڕە بە تایبەتی لە کۆبانەی دیتومانە بەڵام مەسلەیەکی کە زۆر گرنگە لەو پەیوەندی مەسلەی تەسیر یا کاریگەری ئابوووریە بەسەر ژیانی ئەو خەڵکەی کە لەوێنەوە دەزانێت و گفتوگویەکی زۆر ڕێکپێکش لەبارەوە کردووە. کاریگەری شەڕی داعش لەسەر ئابووری هەرێم بەگشتی برادێکم لێرە بوو سلمان ئەسعدپەری کا پێکەوە لە زانکۆ پێکەوە بووین میوان مامبوو لێرە لە واشنگتن ئەو جا بە دەرفەتمانزانی و توێژێکی لەگەڵا بکەین و پرسیار یەکەم لێ بکەین ئایا کاریگەری ئەم شەڕە لەسەر ئابووری هەرێمەکە چۆن بوو؟ هەر لە پێش توشبوونی کوردستان بە شەڕی داعش ئەزمەکە هەبوو بەڵام قوڵبوونەوەی ئەو ئەزمە پاشەوەی کە شەڕ بەرۆکی کوردستانیشی کرد ئەزمەکە قوڵتر بوو چونکە
ڕاستیەکەی کوردستان پێش ساڵانی ڕابردوو بەهۆی نەبوونی پلانێکی توکمە بۆ ئابوووریەکی سربەخۆ تەنیا پشبەستن بە شەڕی ناردنی نەوت بۆ دەرەوەی وڵات بە ڕێگایەکی ڕاستەوخۆ شەڕێکی دەتوانین بڵێین شەڕێکی زۆر گەرنتی نەبوو. دەکرا ئەو شەڕە ئەو کاتە بکرێ کە کوردستان مەواردی تری هەبێت. دەکرا ئەو شەڕە ئەو کاتە بکرێ کە بنکەیەکی اقتصادی لە کوردستان دروست بکرێ لە ڕێگای کوشت و کاڵەوە. بگورە کاکسەرمان دەتەوێت بگەڕیتەوە ڕۆژانی پێش داعش پێش هاتنی داعش. ئەو وەختە باسەکرا چەند ساڵێکە باسەکرێت کە هەرێمی کوردستان عێراق هەرێمێکە لە ڕووی ئابووری وە گەشەی کردووە وە گەشەش دەکاتن. ئابووری تەنیا ڕاستە هەر کەسێک پێخۆشەکە وڵاتەکەی ڕێگاوبانی باشی هەبێ ئەپارتمانی جوانی هەبێ بەڵام جگەلەوە تۆ دەبێت ئابووریەکی توکمەت هەبێ یعنی کە دەڵێ ئابووری گەشەی کردووە دەبێت ئابووری گەشەی کردبێ لە چەند بوارەوە تەنیا لە بواری ئیسtismار نا چونکە ئەو بەرهەمهێنانەی کە شەریکات دەیکا ڕاستە گەشەیەک بە وڵاتەکە دەدا لە ڕووی جوانی و لە ڕووی ڕێگاوبان و لە ڕووی شتە شکلیەکان بەڵام لە ڕووی بنیەی تاحتیچی بە تایبەتیش لە ڕووی کوشتکاڵەوە کامە زۆر ئەرزەیەکی زۆر لەبار هەبوو یعنی کە دەبووە هۆیەک بۆ ئاوەدابوونەوەی دەیەکان بە شێوەیەکی باشتر بەستنەوەی خەڵک بە خاک و وڵات بە شێوەیەکی باشتر. باشە کاکسمان سەرمایهدارانی بیانی ئێستا ئەو جرئەتیان هەیە بمێنن لە کوردستان و وەڵا کاک دەخیل بە تەسەوری من ئەو سەرمایهدارە بیانیانەی کە لە وەزعێکی پێش ئەو وەزع هاتبوون ئەوەی کە پرۆژەی هەیە و ئەوەی پرۆژەکانی بە نیوە چڵی بەجێهێشتیە و ئەوەی کە دەستی پێکردیە و جارێت تەواو نەبووە ئەوەی کە مجموعەیەک مەساڵحی لەوێ هەیە ئەوانە بە وجودی فعلی جارێن نەماون ینی بەڵام نوێنەریان ماوە بەڵام دەتوانین بڵین ئۆفیسەکانیان ماوە بەڵام وەکو پراکتیک وەکو شتی عەمەلی یەک دوو شەریکەی لێ دەرچێت ئەوانی تر تەنیا ئۆفیسەکانیان ماوە ڕاستیەکەی. کاکسەلمان جەناب باسی ئەوە دەکەی کە هەرێمی کوردستان عێراق ئابووریکی سربەخۆی نەبووە بۆ کوردستانی عێراق ئابووریەکی سربەخۆی نەبووە لەبەرەوەی پلانمان نەبووە پلانەکەش دەبوایە زوو لە ڕێگای خەڵکانی ئەکادیمی لە ڕێگای خەڵکانی شارەزا لە بواری ئیکۆنۆمیا پلانی بۆ دابڕێژرێ لە ڕێگای ئەو باڵێن حکومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام بەداخەوە نەبوونی ئەو استراتیجێتە وای لە وڵات کرد کە وەکو پێشتر باسم کرد تەنیا پشبەستن بە نەوت بکاتە سەرچاوەیەک ئێمە لەگەڵ داین کە نەوت خاڵێکی زۆر مهمە لە ئابووری ئەو وڵاتانی کە بەرهەمهێنن جگە لەوەش خاڵێکی زۆر مهمە لە ڕاکێشانی کۆمپانیا بیانەکان جگە لەوەش لە دروستکردنی پەیوەندێکی توکمە لەگەڵ کۆمپانیا زلهێزەکانی دنیا کە ڕێخۆشکەر دەبێت بۆ شتی تر ئێمام و ئەوە هەمووی لەگەڵین بەڵام تەنیا پشبەستن بە ئەوە بەرتەسەوری من شتێکی هەڵەیە. باشە خۆمان دەزانین لە هەر شوێنێکی دنیا لە هەر وڵاتێک کاتێک کە چینی ناوەند بارودۆخی باش بێ وەزعی باش بێ وڵاتەکە پێشکەوتووە ئابووریەکەی پێشکەوتووە و ئابووریکی بەهێزی هەیە تا چەندێک کاریگەری لەسەر ئێوە و ئیشەکانی ئێوە کراوە لەو وەزعی زانە ئارەمەکەی کوردستان. یەک نەبوونی دراو نەبوونی پارە خۆی لە خۆیدا مشکلەیەکە یعنی کە پارە لە بازاڕان نەبێ کار نابێ ئیش نابێ بۆ دروستکردنی پارە پێویستی بە مەزدەر هەیە ئەو مەزدەرە ئێمە وەکو هەرێمی کوردستان کە پابند بین بە بودجەی هەموو عێراق کە پارەش لە عێراقەوە نێ تۆ ئەکید ئەزمەیەکی گەورە لە ڕووی دراوە دروست دەبێتەوە یەک لە سەبەبەکانی ڕاوەستان و
کە پێ دەڵێن ڕکود با بڵێن ڕکودی ئەو ئازارێن. پشتمان بە ناردنی نەوت بۆەوەی کە هەرەکە بە بازار بکەین بە بازار بدەین ئەزمەیەکی باشی دروست کردو بۆ ئێمە بەڕاستی وەکو بازرگان. یعنی ئێمە خۆمە مەسەلەن دەکرێت لیمیتێک دانین مەسەلەن پێش چەند ساڵ پێشی ئێستا دەمانتوانی وەکو کۆمپانیایەکی بچووک تیجارەتێ بکەین لە لیمیتێکی با بڵین بۆ نمونە 4-5 ملیۆن دۆلاری ساڵانە ئێستا ناگەینە ملیۆنێک کە ئەمە خۆی لە خۆی دابەزینە بۆ 115 ینی لە نیوە زیاتر لە دەستمان چووە. ینی ئەوە وەکو بازرگانێک ئەوە کاردانەوەی تەنیا لەسەر بازرگان نییە، کاردانەوەی لەسەر خەڵکی تری کە قوتی ڕۆژانە و کرێکار و ئەوانەی کە دەکرێت بڵێم ڕۆژانە پێویستیان بە کارکردن هەیە بەڵام کارکردن کە بەرهەم نەبێ کاری چ بکە. کاک سلمان ئەسعەد پەری زۆر سوپاس و جارێکی تر شام ڕۆن بوو بە ببینین جەنابەت. سپاس دەکەم کاگەجان مەمنونم. گروپی میلیتانی دەوڵەتی ئیسلامی لە چەند مانگی ڕابردوو بە سەدان ژن و کچیان ڕفاندون. ئەو ژمارە کەمەی کە توانیویشیانە ڕابکەن بەسەرهاتیان سەبارەت بە دەستدرێژی سەکسی بە شودانی بە زۆری و کۆیلەی سەکسی دەجێڕنەوە. وەختا ku Daesh êrişê şengalê kir ev keça Kurdê êzidiya 15 salî ji aliyê wan hatibû rewandin. Daesh ev keça 15 salî ji zindanekî birine zindanekî din. û zorî dane ser wê ku bi çend milîtanên Daeshê re bize bice. Lê ev karibû ji destê wan bireve, evê dermanê xewê dabû çekdaran û ji bivî awayî xwe ji dest wan rizgar kir. û niha ev zilm û zehmetî di bîra wê de tê. سووری فرۆتن ئەس دۆر 5 ڕۆژ خوشکێت خۆمان هەردوو خوشکێن مێکی هاتن کڕین برنا ئەستیا مووسل و ئەسل سووری مام. Ev yek ji wan jinên êzidiyên ku bi hezaran hatibûn rewandin ji aliyê Daişê ve. Li gorê netewên yekbûyî û grupên mafên mirovan Daeş wan keçên rewandiye û destdirêjiya cinsî li wan kiriye û wan wekî koleyan firotiye. û zor daye servan ku bi çekdarên Daişê re bize bicin. Heta niha ji gelekî ji wan jinan hîna di destê Daişê de ne. Hinek ji wan keçan dikarin telefonê malbatê xwe bikin ji ber ku telefonên xwe li ba xwe weşartine yan jî çekdarên Daeş ji wan dixwazin ku telefonê malbatê xwe bikin. Bi her elî ji rêxistina alîkariyê ya navnetevê Amer dibêje ku dengê wan di telefonê de tê diyar dibe ku ev bêhêvî û bêçare mane. وان شما داخواست که رو گوتان جای کرم خوره جای کار بدستن عراقی را و جیین امریکی را و هر وها این جوات ناف نتوئی را جی بیجن بلا او جای که ام تعداد گرتینه بمباران بکن ام دخوازن بمرن ام ناخوازن بجین اجبر که ام نهاجی مرینه. Rêxistina mafên mirovan di demekî nêze raportek li ser jinên êzîdî û revandina wan ji aliyê Daişê ve belav kiriye û bi Daişê re jî axivine li ser wan jinan. Bill Freilich ji rêxistina çavderiya mafên mirovan Human Rights Watch dibêje Daeş serbilindin ku wan ev tişkirine. داعش ده همان روجا کومه راپورتا خو بلاف کری ده گوت هر تشتی کو هیومن رایتس دبیجه او راسته بله راسته و اف جی تشتکی ام پی سر بلندن او جن غنیمت شرن و ده بردوامی آخافتنه ده گوت او دکارن دیسا وان تشتان بکنو او لوی کیجی وکو زورداری تماشا ناکن. Zanîngeha Virginia li Amerîka konferansek li ser tund tûjiya Daeş li dijî jinan çêkir. Çalakvanên bo mafê jinan li ser binpêkirina mafên mirovan ji aliyê Daişê ve axivin. û her wiha çalakvanên mafê jinan dibêjin alîgirên navnetevî gelekî bi xemsarî rewşa jinan dişopînin û ev kesên ku li Iraqê ne ji bo alîkariya wan jinên ku destdirêjiya cinsî li wan bûne karê xwe bi lawazî dikin. Rûken Işık dengê Amerîka. چیرۆکن نەخۆش دەبیسن نەتەوە سەروان تابێژی هەربەریان بین ستودی جبراسی جیەکی تەلەفۆنا مکر هەواڵێکی کو هەفت شوانە ژە ڕق هاتینە ڕزگارکردن هاتینە خلاصکردن گەهانە تورکیا
گەرەک ئیرۆیان سبەهی بگەهنە زاخۆی بەرحال مەتەبەر بەحسی هەڵبژارتنین ئەمریکان بکەین و نەها ئیرۆ ڕۆژە بڕیاردەرەکانی دیموکراتیان کۆماری وێ کۆنتترۆلا کۆنگرسی بکەن کۆماری بهیڤینە و 6 کورسیکان ببن هەتا جواتە سیناتوران هەتا کۆنتترۆل دەستێواندا بمینە و توزانی ئەگەر کۆنتترۆلوان هەبە وێ چەند گۆڕینان بکەن دەخیل خۆی دەزانی ئەو هەڵبژارنە نە لەسەر سەرۆک ئۆباما بوو نە لەسەر ڕێبازەکانی سەرۆک ئۆباما بەڵام دموکراتەکان هێنایانە سەر سەرۆک ئۆباما ڕخنە لە سیاستەکانی سەر وەکو باسکرد لەسەر ئیبۆڵای و لەسەر شەڕی داعش و لەسەر مێدیکێر و ئەوانە دەکەن بەڵام کۆمارێکە دموکراتەکانی ناچار بخوایان لە سەرۆکی دوورخستوتەوە یعنی بە هەر لایەکەوە ببینین دەبینین سەرۆک ئۆباما خستراوەتە پەراوێز دەگەڕینە باسەکان بەڵام دوای ئەو بێنڤەدانە. جارەکەدی بەخێربێن تەماشاکردنا کورد کۆنەکشن ئەف ساڵ خۆرتێکی کورد دێ خوێندکار لە زانکۆیە ئوترەخت لە هۆڵندا بربژارە ji بۆ نوێنەراتیە گەنجین وی وڵاتی لێ نەتەوێن ئێگرتی ئەو پۆستەکەی وەزارەتە دەرڤەیە گەلۆ سایە عەبدوڵڵا چەند شانس هەیە وی پۆستی وەرگرا و کاچاوە گەهشتیا قۆناغا داوی دڤان هەڵبژارتناندا سیروان قەچۆ بسکایپێ دیگەل کاکە سایە ئاخفت بوو. وڵا ئەوە بڵین پۆستێکی بڵین زۆر پاپیولەر بوو لە هۆڵندا هەموو ئاستی هۆڵندا چەندان هەزار گەنج ناوی خۆی نووسی چەندین قۆناغ بووە تا ئێستا بڵین سێ چوار قۆناغ بوو قۆناغ یەکەم بڵین وایە مۆتیڤیشنێک نووسی دوایە بۆە سیڤی بنێری دوایە بۆە بڵین دیبیتینگ بکەی تێستیانە کردی پرسیاریان لێ کردی اینجا دوای بڵین جووریەکە بوو ئاوا پرسیاریگرانی لێ کردی و باسی تۆیە کرد و ئەیانیش بزانی تۆ شخصێکی چۆنی اینجا ئێستش ئەوە لە ئاستی هۆڵندا دوو کەس ماوە من یەکێک لەوانم لە ئاخر قۆناغدام ڕکەبەرەکەم کاندیدێکی هۆڵندیە بەرامبرم ڕاوەستاوە کاکسا یەکەم جارە کە گەنجێکی کورد دگهێژە ئەم قۆناغە ینی وەکو کەسێکی گەنجێکی کورد نیازاتە چییە کە ئەگەر هات هەلبژارتن بۆ vê پۆستێ حەز دەکرد چ بکە هەم بۆ گەنجی کورد لە هۆڵندا هەم لە شوێنەی دیکە لە ئەوروپا یان لە کوردستان حتا ڕاستە پرسیارەکە زۆر جوانە خۆی ئەو کات من ئەگەر ئینشەڵا هەڵبژێ درامەکو بڵین نوێنەری گەنجانی هۆڵندام بەس لە هۆڵنداش بڵین بە دەیان هەزار گەنجی کورد دەژین منیش وایە بڵین ناچنالەتی هۆڵندیم هەیە بەس شانازی بەوە دەکەم کە خۆم کوردم و کە خۆشم بڵین ها ژیانێکی ئاوارەیی و دەردەسەریم بەسەر بردووە ئێستش ئەو پرۆژەیەکی ئێستا باسی دەکەم لە کامپینەکەمدا پرۆژەی بڵین ئاوارەکانی ڕۆژئاوایە و لە ناو هۆڵنداش کەمپینەکەم بۆ ئەو مەسلەیە ئەمێ بڵین لە هەموو دنیا ئاوارە بپارێزین و بە تایبەتی منداڵان و گەنج کە لە کەمپێکدا دەژین بۆ نمونە ئەم ساڵ تیمێکی پزیشکیم بردەوە کوردستانی باشووری خۆمان لەوێ چەندین سەردانی کەمپی ڕۆژئاوامان کرد لەوێک هەندێک شتم بینی بڵین بەڕاستی پێم وانە بوو تەسەوری وام ناکرد بۆ نمونە منداڵ زۆر تووسی دەپرێشنە بوو یان بۆ گەنج تو ئیش و شتیان نەبوو باشە تە بەحسا ڕۆژاوا کرد و ئەو ئاوارەیە وێ دەکێ تزانێن نها شەڕێک لە ڕۆژەوا هەیە ناوێنە هێزن یان شەروانên کورد و هەروها شەروانên ئیسلامیên داعش gelek ji wan şervanên Daeş ew çekdarên Daeş ji Ewropa tên yanî ji Holanda û Almanya û Fransa welatên din tu çawa dibîne ev wekû diyar de yanî çima genc boçî genc li Ewropa gencên Misilman bi taybet ber rojhilatîn awaraz diçin û li wir legel Daeş şerrî Kurd û hêzên din dikin. وڵایی لە ئەوروپادا مەترسیەکی زۆر گەورە هەیە چونکە زۆربەی ئەو جیهادیە سەفەرانەی کە دەچنەوە بۆی شەڕ بکەن لە سووریا هەمووی بڵێن خەڵکی زۆربەی خەڵکی فەڕەنسان بەلجیکا هۆڵندا لەندەن ئەوانە بڵێن زیاتر خەڵکی باکووری ئەفریقان بڵێن مەترسیەکی زۆر هەیە هەمووشی بڵێن
لە تەمەنی ئێمەدان و گەنجن و اینجا لە ئەوروپا ئێستا نازانن چی بکەن لە بۆ ئەم مەسلەیە زۆربەی ئەو گەنجانەی کە ئاوە ڕێدیکەڵایزیشنیان کردووە ئەگەێنەوە خۆناغا هەموو لەژێر چاودێریدان ئەنجا منیش وەکو بڵین گەنجێکی کورد ئەمەوێ زیاتر بڵین ئاکتیڤیتی بکەین بۆ گەنجان بۆی نەگەنە خۆناغێکی ئاوادا و بتوانم بەهۆی ئەم پۆستەی کە ئیشەڵا بەدەستم بیگەێنمەنەتەوە یەکگرتوەکان بۆی بە وەکو بڵین بە شتێکی عالەمیش باسی بکەین کۆپۆرێشنێک هەبێ لە مابینی هەموو نوێنەرایەتەکانی گەنجانی وڵاتان بۆی بتوانین پلانێک دانین ئاگامان لێبێ گەنج ڕادیکەلایزیشن نەبێ چونکە زۆربەی ئەو گەنجانەکە وایان لێ دێ مشکلەی نەفسیان هەیە یان مشکلەی سۆشیالیان هەیە یان بارودۆخی خراپیان بینیوە لە ژیانی خۆیان دانی زۆر چارەسەریان هەیە ئەوە لە ناچاریدا ئاچن بۆ سەر لە کارێکی واکەم بڵین بڵێ برێز سای عەبدەڵڵا هیوای سەرکەوتون بۆتە دەکەن و هەروەها هیوادارن نزیک لە نیویۆرکدا ببینن زۆر سوپاس بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کورد کەنەکشن لە دەنجی ئەمریکا و ماڵپەڕی کەناڵی NRT 20 ڕۆژی تر واتە 24 مانگی نۆڤەمبەر وەک دوامۆڵەت دیار کراوە تا ئێران و گروپی 5 لەگەڵ یەک بگەنە ڕێکەوتن لەسەر پرۆگرامی ناوکی ئێران لایەنەکان گەشتبینن تا ئەو کات ڕێکەوتنێک بێتە دی ئەوەش گرنگە بەڕای چاودێران کە لە پاش 35 ساڵان ئێران ببێتە هاوپەیمانی ڕۆژاوە لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆربەی وڵاتانی لە دەوری یەک ئامانج کۆکردوتەوە ئەوی شەڕ بە دژی ڕێکخراوی تروریستی دەوڵەتی ئیسلامیە کە پێشتر بە داعش ناسراوە هەرچەندە ئێران بە فەرمی بەشێک نییە لە هاوپەیمانەتی نێونەتەوەیی دژە داعش بەڕێبەرایەتی ئەمریکا بەڵام راپۆرتەکان و هەروەها وێنەکان بەی سەرکردەی قودسی سوپای پاسدارانی ئێران ئاماژە بە ڕۆڵی ئێران لە شەڕ دژی ئەم گروپە دەدەن باشە ئەم ڕەوشە نوێیە لە هەرێمەکە دروست بووە پێگەیەک بۆ ئێران مسۆگەر دەکات و ڕۆڵی تاران لە هێورکردنەوەی ڕەوشەکە یانی شتونکردنی بارەکە بە تایبەتی گژی ئاینی چی دەبێت ئەمە تەوەری ئەم وتوبێژەیە لەگەڵ میوانی بەرنامەی کورد کەنەکشن دەکەین بەڕێز ئارەش ساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا کاگەرەش بەخێر بێ زۆر سپاس دەکەم لەمەتەوە باشە کاگەر هەر با لەوە دەست پێ بکەین ئەگەر بێت و ئەو ڕێکەوت نەبێتە دی ئەلبەتە ئەوێ ڕۆژی وەزیری دەرەوەی ئەمریکا کوتی ئەگەر ڕێکەوتن خراپ بێت بە هەرنەیەتە دی بەڵام هەردوو لا گەشتبینە بە تایبەتی کاربەدەستانی ئێران ژیانی وا پێشان دەدەن بۆی هەیە ڕێکەوتن بێتە دی ئەمە پێگەی ئێران چۆن دەگۆڕیتن سرەتا پێویستە ئەو بزانین کە کێشەکانی نێوان ئێران و ڕۆژاوا تەنیا کێشە ناوەکیەکەی نییە بەڵکو کێشەی زۆری هەیە کێشەی زۆر لە نێوان ئێران و ڕۆژاوادا هەیە سەرڕای ئەوە شەگەر بێت و هەر جۆرە ڕێکەوتنێک بێتە دی ئەو بەمانە نییە کە ئەو کێشانە تەواوە بێت تەنانەت کێشە ناوەکیەکەش تەواوە بێ دیارە ئەوەی کە ئەمریکا بەدوایەتی ئەوەی کە ڕۆژاوا بەدوایەتی ئەوەیە کە ئێران لە ئاستێکە ڕاگرن کە بۆ ئەوەی کە بگات بە چەکی ناوەکی 2 مانگی پێویست بێ بۆ ئەوەی کە کۆمەلگای نێونەتەوەی بتوانێت وەڵامی شایستەی هەبێت بۆ ئەو کارێکە ئێران ئەگەر بیاوێ بیکات بۆیە بە دڵنیایەوە ڕۆژاوا خۆی دەزانێت و هەموو دنیا دەزانێت کە ئێران دەست ناکێشێتەوە لەو ئارەزوانی خۆی بۆ گەیشتن بە چەکی ناوەکی دەست ناکێشێتەوە لەو ئارەزوانی خۆی بۆ تێکدانی ناوچەکە بۆ مەترسی خستنە سەر ئاسایشی نێونەتەوەی لە دنیادا بۆیە ئەیانەوێ بارودۆخەکە لەم ئاستەیە ڕاگرن کە بتوانن وەڵامێکی باشیان هەبێت لە کاتی پێویستە بەڕاستی بۆیە بە باوەڕی من ئەگەر بێت و شتێکی تریژ وەکو ئەم جوینت ئەکشنە دیسان بۆ 2 مانگی تر بۆ 2 ساڵی ترنان بۆ 5 ساڵی تر بێتە ئاراوە بە باوەڕی منەوە بەو مانایە کێشەکان تەواو بن بەو مانایە کە ئێران لەگەڵ ڕۆژاوا بارودۆخەکەی هێور ببێت بەڵام کاگارەژ ئەو ڕێکەوتنە بێتە دیونێتە ئێران ڕۆڵەشی هەیە لە هەرێم یاری دەکاتن و بە تایبەتیش بە پێی راپۆرتان دەگوترێتن ڕاستە ئەمریکا داوای لە ئێران نەکردووەرە بە هاوپەیمانمان لە شەڕ بە دژی ڕێکخراوی داعش بەڵام بە پێی ئەو کە ئاماژەشم پێدا ئەو وێنانەی کە دایان بینن بە پێی راپۆرتەکان دیارە ئێران ڕۆڵی هەبوو بە تایبەتی سەرۆکی هەرێمیش سپاسی ئێرانی کرد کە یەکەم کەس بوون یەکەم وڵات بوون هاتن یارمەتیان داین ئەمە چ پێگەیەک بە ئێران دەداتن یانی ئێران زیاتر دەبێتە هاوپەیمانەگەی ناڕاستەوخۆ لەگەڵ ڕۆژاوا شەڕی گروپە تێرۆریستیەکان بکە چونکی ئێران ئۆڕەدی ئێران لە پێشترەوە بەوە تاوانبار کرا بوو کە دەستی لە عێراقدا هەیە لە سووریادا هەیە ئەمە لە پێگەی ئێران کەم ناکات ئەو ڕێکەوتنە بێتە دیانەیەتە دی دەگوترێت لەوانەیە ئێران هاسانکاریش بێتن بۆ چارەسەری کێشەکان و ئەمریکا بەو هیوایە لەوانەیە بە لە حازی تاکتیکیەوەی ئێستا بە جۆرێک هەردوو ڕۆژاوا و ئێران لە دژی داعش بن
بەڵام بە لەحازی استراتیژیکیەوە جیاوازیەکی استراتیژیکی زۆر قوڵ هەیە لە نێوان بەرژەوەندەکانی ئەمریکا و ئێراندا لە ناوچەکە وەکو خودی کێشەی عێراق وەکو کێشەی سووریا و بەشار ئەسەد وەکو چۆنیەتی تێکەڵبوونیان لەگەڵ تورکیا توای ئەم شتانە جیاوازی قوڵی استراتیژیکە گەێنێ وەکو زۆرتر گرنگتر لە هەمویان وەکو کێشەی دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناویندا ئەمە لە لایەکەوە لە لایەکی تریشەوە مەسلەوەیە کە ئێران بۆ ئەوەی کە سیاسەتی دەرەکی خۆی هەڵڕێژێت دابڕێژێت چوارچێوی بۆ دابنێتی لە گرنگترین مەسئلەکان کە ئێران بە دوایدا دەکەوێت ئەوەیە کە بتوانێت ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین بەسڵاحین کات ئاشوب زەدە بکات ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین تووشی کێشە و سەرێشە هەڵات حزبی دموکراتی کوردستانی ایران کە لانی ئۆپۆزیسیۆنی ئێرانە هیچ ڕۆڵەکی گەشتبینانە یانی ئەرێنی بۆ ئێران دەبینی یان نا لەم شەڕە بە تایبەتی نەنە بە باوڕی ئێمە ئێران تەنیا ڕۆڵێک کە هەیەی لە ناوچە ئەوەیە کە زۆرتر ئاشوب لە ناوچە زۆرتر بکاتەوە بە باوڕی ئێمە ئێران نیشانی داوە کە بە گشتی بە دوای ئەوەیە کە تەواوی ئەو هەوڵانەی کە بەرەو سەقامگیربوونی ڕۆژهەڵاتی ناوین دەدرێن بەرەو پتەوکردنی دموکراسی لە ڕۆژهەڵاتی ناوین دەدرێن ئەو هەوڵانە شکست بهێنرێن بۆیە ئێران تەواوی هەوڵی خۆی دەدات کە ئەو کارانە بکات وا ئەگەر چاو لێ بکەن ئێستا گرنگترین هاوپەیمانانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوین ئیسلاحن نان ستیت ئەکتەرەکانن ئەوانەی کە ستیت نین و ئەکتەرێکن لە ڕۆژهەڵاتی ناوینە بڵێ بەڵام وەکو فارسیەڵێ دەستی بەرقەزا هێشتا لە ناو لیستی تێرۆریستی بێسڵاحینان وەزارەتی دەرەوەی ئەمریکایان وەکو حەماس و حیزب اللهوانە کاگەرەش بابینە سەر هەڵوێستی حزبی جەنابەت حزبی دموکراتی کوردستانی ئێران لە دەبینین کە راپۆرت هەیە لەسەرەوەی کە پەکەکە و هەروە شەڕوانانی یەپەگە لە کوردستانی عێراقیش بەشێک بوونە لەو شەڕە بە دژی داعش حزبی دموکراتی کوردستانی ئێران لە سەرەتا وابزانام ئەو لە مانگی هەشت ئەو دەرفەتەی پێدرا دوای لێستەندرا و دەگوترێت لەژێر فشاری ئێران بۆ چۆنەکە ئێران یارمەتی کوردەکانی لایەکانی دیکە دەدا بەڵام توانیوێتی زۆر زیرەکانە کۆنتترۆلی کوردەکانی خۆی بکات تەنانەت ئەوانی ئۆپۆزیسیۆنی وەلە دەرەوەی وڵاتیشە ئێمە وەکو حزب دموکراتی کوردستان ایران هەمیشە ئامادەی خۆمان دەربڕیەوە بۆ ئەوەی کە ئەگەر حکوومەت یاریمی کوردستان یا هەر لایەنیەکی تری کوردی لە کوردستانی گەورەدا یارمەتی ئێمەی پێویست بێ ئێمە بەدەستێکی ئاوەڵاوە لە خزمەتیان نادەبین بە پاراستنی سەربەخۆی خۆمان و بە ڕێزگرتن لە سەربەخۆیی لایەنەکانی تر بۆیە بە داوای لایەنێک لە حکوومەت یاریمی کوردستانەوە ئێمە چوین بەشداریە و شەڕەمان کردووە هەر بە داوای ئەو لایەنە کە بەسڵاحنی هێزەکانی خۆمانمان کشاندەوە ئێوە وای پێدەچێت کە سیاست گۆزاری تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان بێت وا پێدەچێت کە لەو کاتیا پێویستیان بێمە نەبوو بێت کاژەکانیوان وای اختزاکات بەڵێ ئەم پرسیارەوەکو دەڵێن بۆ تەکلیشە زۆر لێوە کراوە لەلایەنە سیاسەکانی حیزبەکانی ڕۆژهەڵات کوردستانی ئێران کراوە هۆی چییە کە بەرێگە یەگرتوونی ئایا ئامانجێکی یەگرتوونی هەموو لایەنە سیاسیەکان بەبێ ئەوەی تێکەڵاوێک بنەوە بتوانن لە دەوریەک کۆ ببنەوە؟ حزب دموکراتی کوردستان ایران بەگشتی ئەمە یەکێک لە پرانسیپەکانیەتی کە لە پێناو بەرژەوەندیەکانی نەتەوایەتی هەوڵ بدات نەک لە پێناو بەرژەوەندی حزبیەکان ینی پێر لە بەرژەوەندی نەتەوایەتیەکان بخاتە سەرەوەی بەرژەوەندی حزبیەکانی کۆنگرەی 15 هەر لە پێناو ئەو پرانسیپە ڕێبەرایەتی حزب دموکراتی بەرپرس کردووە لەوەی کە بەو ئاراستەیە هەنگاوی زۆرتر بنێت بۆ یەکگرتنەوە بۆ زۆرتر یەکخستنی ماڵی کورد بۆیە ئێمە بەرەو ئەو ئاستە دەچین و ئەمە شتێکە کە ئۆپۆزیسیۆنی کوردی لە کوردستانی ئێراندا زۆر نزیکن لە یەک شتێکی داوای لێبردن ئارەساڵح نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ئەمریکا زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامە و بەڕێزان بم جۆرە گەشتی نەکۆتایی بەرنامەی کورد کەنەکشن لە دەنجی ئەمریکا بەشی کوردی و بە هاوکاری لەسەر ماڵپەڕی NRT بڵاو دەکرێتەوە سپاس بۆ هەمووتان لە بیرمەکەن بە چەندین ڕێگا دەتوانن ئەم بەرنمەیە ببینن دەنگی america.com/kurdconnection دەنگی america.com/kurdconnection facebook.com/kurdconnection و هەروەها twitter.com/kurdconnection هەراوەدان بن.